کەمپەینی هاوپشتی لەگەڵ خەڵکی فەلەستین تا دێت بەربڵاوتر دەبێت. هەر لە سەرەتای جەنۆسایدی ئیسرائیلەوە بە هاوکاری ئەمریکا لە غەزا، هێزە ئاشتیخوازەکان لە ئەمریکا بەرامبەر بەو جینایەتە دەستیاندایە ناڕەزایەتیەکی بەرفراوە. بۆرژوازی ئەمریکا لە پەنای کەڵکوەرگرتن لە پۆلیس، دەسەڵاتی دادوەری و میدیاکانی خەتی فەرمی و بە تۆمەتی دژە یەهودبوون هەوڵیدا خەڵک لە دژی هێزە دژە ئیسرائیلیەکان لە غەزا هان بدەن. بەڵام هێزەکانی دژە جێنۆساید نەک هەر پاشەکشیان نەکرد، بەڵکو ناڕەزایەتیەکانیان لە شێوەی دامەزراندنی کەمپی هاوپشتی لەگەڵ خەڵکی غەزا لەلایەن خوێندکارانەوە بە شێوەیەکی ڕێکخراوتر و کاریگەرتر درێژە پێدا. خوێندکارانی زانکۆی کۆلۆمبیا لە شاری نیویۆرک یەکەم کەمپی هاوپشتی لەگەڵ غەزەیان ڕۆژی 17 ئاڤریلی 2024 بەرامبەر بە 29 خاکە لێوە دامەزران. یەکەم داواکاری ئەوان ڕوو لە کارگێڕانی زانکۆ بوو. ئەوان خوازیاریەوە بوون کە زانکۆکە و بەرهێنان لە کۆمپانیاکانی دروستکردنی چەک و تەقەمەنی بە مەبەستی هەناردەکردنی بۆ ئیسرائیل ڕابگرێت. پۆلیسی پڕچەک و چۆڵیان بەردایە گیانی خوێندکارانی کچ و کوڕ و بە شێوەیەکی دڕنگدانە هێرشیان کردە سەر ئەو خوێندکارانەی کە بەرگریان لە خۆیان دەکرد و 100 کەسیان دەست بەسەر کرد. بەرپرسانی پۆلیس بە بیانووی ئەوەی کە کەمپەکان لەسەر زەوی تایبەتی زانکۆکان دامەزراون هەوڵیاندا کۆیان بکەنەوە. زۆربەی بەرپرسانی کۆشکی سپی و ئەو ویلایەتانەی کە بەرگری لە بەرژەوەندی کۆمپانیا زەبەلاحەکان دەکەن و هەروەها میدیاکانی سەر بە ملیاردێرەکان بە تۆمەتی جۆراوجۆر و بە تایبەتی تۆمەتی دژە یەهودبوون دەستیاندایە تەبلیغ لە دژی خوێندکارانی لایەنگری فەلەستین. ئەوان ئەو هەڵسوکەوتە نامرۆڤانەی پۆلیسیان بەرامبەر بە خوێندکاران ستایش کرد. هەروەها زۆربەی پاڕلەمانتارانیش بە کەمپی کۆنەپەرستی و وەحشیگەریەوە پەیوەست بوون. بەڵام چەند نوێنەرێکی وەک ئەلێکساندریا ئۆکاسیۆ کۆرتێز ئەندامی حیزبی سۆسیالیست دموکراتیکی ئەمریکا هەڵسوکەوتی دڕندانەی پۆلیسیان لەگەڵ خوێندکارە ناڕازیەکان بە توندی ئیدانە کرد. بورژوازی لایەنگری ئیسرائیل هاوڕێ لەگەڵ سیاسەتمەداران و سەرۆک پۆلیسەکانیان پێیان وابوو بە هێرش و پەلاماری وەحشیانە بۆ سەر خوێندکارانی زانکۆی کۆلۆمبیا خوێندکاران چاوترسێن دەکەن، بەڵام خەیاڵیان خاو بوو. دامەزراندنی کەمپ بە بانگەوازی ئەو خوێندکارانە زۆر بە خێرایی پەرەیسەند و بۆ باقی ویلایەتەکانی تر و دەرەوەی وڵاتیش. زانکۆکانی وەک زانکۆی تەگزاس، باشووری کالیفۆرنیا، یێل، هاروارد، ئاستین، لۆس ئانجلس، بۆستۆن، ڕۆدایلەند، سەنانتێنیۆ، هامبۆڵت و چەند زانکۆیەکی دیکەی پێشەنگ بوون لە دانانی کەمپ و چالاک بوون لە کەمپی هاوپشتی لەگەڵ خەڵکی فەلەستین. ئەم پرۆسەی خەبات و ناڕەزایەتیانە بە دروشمی کۆتایی بەهێنن بە یارمەتیدانی بکوژەکان بە خێرایی سەرانسەری وڵاتی گرتەوە. بە پێی دوایین هەواڵەکان تا ئێستا 6 کەمپ لە 6 زانکۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دامەزراوە. ئەوان داواکاری بڕینی وەبەرهێنان و ئاشکراکردنیان بۆ تەواوی بزوتنەوەکە گەڵاڵە کردووە. خوێندکارانی خەباتکار دروشمەکانی غەزا ئازادکەن کۆتایی بە کۆمەڵکوژی بهێن و فەلەستین ئازادکەنیان کرد بە دروشمێکی سەرتاسەری لە وڵات. هەروەها مانگرتن و خۆپێشاندانیش بە ئاکسیۆنی کەمپەکانەوە زیاد بوو. تا ئێستا بەشێک لە ستافی پەروەردەکاران و مامۆستایانیش بە خوێندکارانی لایەنگری فەلەستینەوە پەیوەست بوون. یەکێتی کرێکارانی ئۆتۆمبیل وێڕاید و پاتکردنەوەی دروشمی خوێندکاران خوازیاری ئاگربەستی دەستبەجێ و واسێنانی کرێکاران لە دروستکردنی چەک و ئامرازەکانی جێنۆساید لە غەزەش بوون. هاوکات لەگەڵ زۆربوونی کەمپەکان، هێرشی پۆلیسی، سوار و پیادە و دەست بەسەرکردنەکانیش پەرەیسەند و قوتابیانیش بە دروشمی فاشیست بەرپێچیاندانەوە. خوێندکارە یەهودی ئاشتی خواز و لایەنگرەکانی فەلەستین
بە دروشمی دژە یەهود ئێوەن هەوڵێکی وشیاری دەرانەیان دەست پێ کرد. ئەو خوێندکارانە هەوڵیاندا بە بڵاوکردنەوەی زانیاری ڕاستەقینە جۆری هاوکاری دارایی و چەک و چۆڵەکانی بۆرژوازی ئەمریکا بە ئیسرائیل بە مەبەستی پاکتاوی نەتەوەی لە غەزا ئاشکرا بکەن. ئەوان هەوڵیاندا بە ئاشکراکردنی کۆمەڵکوژی زیاتر لە 34,000 ژن و پیا و منداڵی فەلەستینی و برینداربوونی نزیکەی 80,000 کەسی بێدیفاع و سەپاندنی برسیەتی و نەخۆشی جۆراوجۆر بەسەر خەڵکی ئەو ناوچەیەدا سەرنجی ڕایگشتی کۆمەڵگای ئەمریکا لە کردەوەی دڕندانەی ئەرتەشی ئیسرائیل و جەنۆسایدەکەی لە دژی خەڵکی ستەمدیتووی فەلەستین ئاگادار بکەن. خوێندکارەکان دەڵێن کە ئاستی توندی و تیژی و وەحشیگەریەکانی پۆلیس تەنانەت لە ساڵەکانی دەیەی هەفتاش لە ئەمریکا بەو شێوەیە نەبووە. لە ئاکامی تەبلیغاتی ڕاستەقینەی خوێندکاران کۆمەڵێک لە کرێکارانی گوگڵ دەستیاندایە لە قاودانی ڕۆڵی ئەو کۆمپانیا زەبەلاحە لە یارمەتیدانی دەوڵەتی ئیسرائیل کە دەست بەجێ لە کارەکانیان دوورخرانەوە. خۆبواردنی کرێکارانی خەباتکار لە بارکردنی چەک و تەقەمەنی بۆ ئیسرائیل پەرەیسەن. بەزاوی یەکگرتوانەی خوێندکاران لە ئەمریکا بووەتە بزوتنەوەیەک و لە ئەوروپاش خوێندکارانی بەریتانیا و فەڕانسا و یونانیش بە بزوتنەوەی دامەزراندنی کەمپی هاوپشتی لەگەڵ خەڵکی غەزەوە پەیوەست بوون. ئەوانیش بە تایبەت لە فەڕانسا کەوتنە بەر هێرش و پەلاماری پۆلیس و بە شێوەیەکی بوێرانە بەرگریان لە خۆیان کرد.